بەڵام کاکە دکتۆر ئەنگۆ حەسان لێ کوبیتن دەستان خۆش بێ لە بۆ کاکتۆر لێر و تیمی نیشتەرگەری میهرەبانی ئێمە حەزمانەیە بەردەکە بچووک بێ و بە چارەسەر فڕی بدا. خۆشەویستان ئەو دای حاجی هات بەردی هەبوو لە کلەی بەردی هەبوو لە زەرداویش ئەوە زەرداوەکەیتی ئەوە ئیشی مەیە هی کلێش ئیشی دکتۆر زوبێری خۆشەویستە ئەوە ئێستا کە دێدەڕێنین ئەوە بە ساغی دەرمانهینە بەبێ ئەوەی بتەقی بەبێ ئەوەی نەزیف ببیتن ئیشێکی جوانی لە بۆ کرا باکەمتر لە چارێکە چ عەمەلاتەکەی لە بۆ کرا الحەمدولله ئەوە بەردەکانیتی اللهم صل على سيدنا محمد ئەوە پێنج نۆ بەردی قاقانەی هەیە نۆ بەردی قاقانی ئەمەی کە دکتۆری جەڕاح حەز دەکەین بەرد نەبی بەڵام ئەگەر هەبوو حەز دەکەین گەورەبی لە 1 سانتیمەتری زیاتر بیتاوەکو نیێتە خوارێکە بەڵام کاکە دکتۆر ئەنگۆ حەسان لێ کوبیتن دەستان خۆش بێ لە بۆ کاکتۆر لێر و تیمی نیشتەرگەری میهرەبانی ئێمە حەزمانەیە بەردەکە بچووک بێ و بە چارەسەر فڕی بدا. کەواتە بەرد لەکنەما نەبی باشترە ئەگەر هەبوو گەورەبی باشترە ینی لە 1 سانتیمەتری زیاتر بیتن لەبەرچی لەبەر ئەوەی نێتە خوارێکە چگەر بێتە خوارێک تووشی زەرچی دەکاتن بەڵام لە لای کاکە دکتۆر زوبێری جەماعەتی جەڕاحی بەولەی حەز دەکەم بەرد نەبی بەڵام ئەگەر هەبوو لە 1 سانتیمەتری کچکەتر بیتاوەکو لە گەرمی زی فڕی بداتە دەرێن و ئەکرێ ئەمە بەتیشک بیشکێنین ئێوە نازانم بەتیشک ئەمە نایشێنی شکاندنی نییە لەکنەمە چارەسەری بەردی تەنها نەشتەرگەریە و نقطەی مهم ئیشارەی پێ دەکەم ئەمە زیراوی دەرناینین کەس نازی بەبێ زیراو ئەوە غەڵەتە ئەو معلوماتەیە دەرەوەی زراوم نەمایە زەرداوی نەمایە بەڵام زیراوی مایە ئەمە بەس تیسەکەی لێ دەکەینەوە زەرداوەکەی لێ دەکەین بەڵام زیراوی مایە دەرێت دکتۆر ئەمە زراوم نییە ئەوە غەڵەتە ئەمە سوپاس بۆ خوای گەورە تەنیا بەر دەرەهێنی ئێستا بەهۆی وعی سەقافی خەڵک الحەمدولillah بەرەوەی زوو سۆنەر ئەکا یعنی لە بیدایەت بەردەکە تەشخیص ئەکرێ و ئەگەر پێویست بوو لە بیدایەت لە نەشتەرگەری بۆ دەرەکرێ بەمەش تەنیا بەردەکە دەرەهێنین بەڵام لە پێشوودا لە بەرەوەی چارەخواز خۆی ئیهمالە کرد گوتیلەکەی ئەوەستا لە ئیشکردن لێ زۆر جار لە قەدیم کلیەکەش دەرەهێنێ بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێستا تەنیا بەردەکە دەرەهێنین. میهرەبانی ئەمێری زۆر پێشکەوتوی هەیە و دکتۆری زۆر باشیشی هەیە بە هەمومان میهرەبانیمان دروست کرد سوپاس دە بۆ خێرخوازان سوپاس دە بۆ خاوەن پشکە ئیسیسماریەکان بە هەمومان میهرەبانیمان دروست کرد کارمەند و دکتۆر ستاف هەمومان بەیەکەوە لە خزمەتی نەخۆشی هەژار دەینا. دەستان خۆش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی